ثاني بەڕێز ئەگە ئەرکێشم بێنە ئێرەوە بۆ هەمومان کۆبینەوە بە یاداشتی مامۆستایانی وانەبێژی پەروەردەی سەید سادق بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان ئەنجومەنی ڕاژە و گشتیانە پەیوەندیدارەکان بەڕێزان ئێمە وەک مامۆستایانی وانەبێژ ماوەی چەندین ساڵ لە بێگوێدانەماندوو بوون و بەڕەچاوکردنی بارودۆخی دارایی حکوومەت و شەڕی داعش و قەیرانی زۆر دڵسۆزانە ئەرکی سەرشانمان لەناو کەتی پەروەردەدا بەجێگەیاندووە و خەمخۆرانە بەردەوام بووین لە ئەرکی پیرۆزی پەروەردە و فێرکردنی ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە. لە پشودرێژیمان و هەستکردنمان بە بەرپرسیارەتی تا ئێستا بەردەوامیمان داوەتە پرۆسەی پەروەردە و فێرکردن بەڵام ئیتر ماندوو بووین چونکە دەزانین قەیرانی دارایی نەماوە و حکومەت لە ئێستادا لە توانایدایە کە مامۆستایانی وانەبێژدا بمەزرێنێت و حەقی خۆیەتی ئاوڕێکی جدیمان لێ بداتەوە. بۆیە ئێمە وەک مامۆستایانی وانەبێژ بڕیارمان داوە بە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن هەتاکو وەڵامدانەوەی ئەم خاڵانە. یەکەم دامەزراندنی سەرجەم مامۆستایانی وانەبێژ، دووەم بەگرێبەستکردنی سەرجەم مامۆستایانی وانەبێژ تا جێبەجێکردنی خاڵی یەکەم. هاوکات بڕیارمان داوە بە هیچ شێوەیەک پرسیاری تاقیکردنەوەی کۆتایی وەرزی یەکەم تەسلیم بە ئیدارەی قوتابخانەکان نەکەین و ئۆباڵی هەر پێشاتێکی نەخوازرا و لە وەرزی یەکەمدا دەخەینە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی ڕاژە. وشتی سلێمانی لە مانگێک لە مانگەکانە